سڵاوتان لێبێت بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش. من دکتۆر هونەر ڕێوار پسپۆڕی پزیشکی فریاکەوتنم پۆدکاستی کلینیکاس پێشکەش دەکەم. لە پۆدکاستی ئەمجارە باسی ددانی منداڵان دەکەین، باسی دەم و ددانی منداڵان دەکەین. زۆر جار ئێمە لەبەر ئەوەی کە ددانی منداڵان دەڵێن شیریە، کاتیە و هەر دەکەوێت پشتگوێی دەخین. منداڵەکە دەم و ددانی ناشرینە، ڕەش دەبێ، یانی هەر پێش ئەوەی ئەوانەش ببێ هیچ گرفتمان لەگەڵی نییە. دەڵێن پاشی 6 ساڵ پاشی 5 ساڵ دەکەوێت و تەواو خۆ ددانە جوانەکە دێت کە هەمیشەیە ئەو کات ئەگامان لێ دەبێت. لە کاتێک ئەمە بناخەیە بۆ ددان هەمیشەیەکان کە لێرە خراپ بوو ڕەنگە لە دواتریش گرفتمان بۆ دروست بکە. دکتۆرە تاژان محەممەد کە پزیشکی نەخۆشەکانی دەم و ددانە باسی ئەوەی بۆ کردم منداڵێک هاتووە کە تەمەنێکی بچووکی هەبووە لە سەرەتای قوتابخانەیدا لە پۆلی یەک بۆ نمونە کە هاتووە لەگەڵ دایکی دەڵێکوێتی ناچمە قوتابخانە. ئێمە هەموو کات فکرمان لەسەر جوانی دەم و ددانی گەورەکانە، بەڵام ئەو منداڵەکوێتی ناچمە قوتابخانە لەبەرەوەی ددانەکانم کەوتون، ددانەکانم ناشیرنن، ناتوانێت پێ بکەنێ، ناتوانێت دەمی بکاتەوە، ناتوانێت قسە بکات. دکتۆرە تاژان دەمەوێت باسی ئەو چیرۆکەم بۆ بکاوە بۆمان باسی ئەو بکات کە چۆن ددانی منداڵەکانمان پارێزین و لە منداڵیدا چی بکەین بۆ ئەوەی ددانی گەورەکانیشمان جوان من. دکتۆرە بەخێربێ. سڵاو دکتۆر، سپاس مەمنون. زۆر سپاس. ئەو دایکە کە لەگەڵ منداڵەکەی هاتە لای ئێوە ئێمە هەر باسی جوانکاری گەوران دەکەین، بەڵام تۆ دەڵی منداڵێک هاتووە لەبەرەوەی ددانەکانی کەوتون هێندە پێی ناشرین بۆ و توێتی قسەکردن و پێکەنین و هەموو شتێکی لێم تێکدا و نامەوە بچمەوە قوتابخانە. بەدڵنیایە دکتۆرگان، سەرەتا سوپاس بۆ پرسیارەکەت. زۆر سپاس. ڕۆژێکان پار بوو، دایکێک لەگەڵ منداڵەکەی هاتە نەخۆشخانە، منداڵەکە دەگریا. دایکەکە پرسیاری کرد وتی دکتۆرە لە دوێنێەوە ئەو منداڵە دەگری، دەڵێ ناچمەوە بۆ مەکتەب. منیش چوومە لای منداڵەکەم، بە منداڵەکەم وت بۆ دەگری، بۆ ناڕێتەوە بۆ مەکتەب. منداڵەکە وتی لەبەرەوەی منداڵەکان گاڵتەم پێەکەن. کە فەحسی ددانەکانیم کرد بینیم 2 دانی پێشەوەی نەبوو. منداڵەکە تەمەنی 5 ساڵ و نیوە بوو. بەڵێ. ددانەکە 2 دانی پێشەوەی کەوتبوو. بە دایکەکەم وتم تۆ هۆکاری سەرەکی کەوتنی ددانی ئەو منداڵی، لەبەرەوەی منداڵ لەو تەمەنەدا بەتایبەتی دکتۆر لە تەمەنی 8 بۆ 12 ساڵی ئەو تەمەنە منداڵ ددانی شیری و ددانی هەمیشەیی لە ناودەوایە تقریباً تێکەڵا بەڵام پێ دەرێ میکس دێنتیشن، بەڵێ، ددانی هەمیشەی و شیری. لەو تەمەنە منداڵ نازانێت چۆن چارەسەری ددانەکانی خۆی بکە ئەگەر مەسەلەن دانێکی کلۆر بوو یاخود ئەگەر ژانێکی هەبوو، یا نازانێت چۆن ددانەکانی بشوە. بۆیە پێویستە دایک و باوکان هەر لە تەمەنی 6 مانگی ئەوانەیە کە ددانی دێت هەتا تەمەنی 7 بۆ 8 ساڵی خۆیان منداڵەکانیان فێر بکەن چۆن ددانیان دەشۆن. بەڵام دکتۆر لە دوای 8 ساڵی ئەوانێ پێویستە منداڵەکە فێری بکەیت چۆن ڕۆتینێک بەیانیان تو هەڵەسی دەم و چاوتە شویت، ئەبێ ئەو هافێری بکەیت چۆن دەمودانی بشوات. بەڵام کە تۆ لە بناغەکەوە لە 6 مانگەکەەوە فێر نەکرد لە 6 ساڵی بۆ ناکرێت، لە 8 ساڵی ناتوانی داوای لێ بکەی بیکاتە ڕۆتینێکی ڕۆژانە. بۆ هۆیەوە دکتۆر ددانەکانی تووشی ژینگەیەکی خراپ دەبێت. ژینگە خراپەکەش ئەوەیە دەبێتە هۆکاری کلۆربوونی ددانەکانی، کە ددانەکانی کلۆر دەبێت وای لێ ددانەکانی لە دەست دەدات وەکو چۆن ئەو منداڵە ڕوخساری تێکدا. کەواتە ئێمە ئەگەر بزانین ددان چەند کاریگەری هەیە لەسەر ڕوخساری دەموچاو، بڕوان پێ بکە نەگڕۆژی 2 جار دەمودانمانە شوین، بەڵکو 5 جاریش دەمودانمانە شوین. زۆر باشە. دکتۆرە بە هەندێک لە سەرەتاترەوە باسی بکەین، باسی گرفتەکانیش دەکەین. منداڵ لە تەمەنێک دەست بە ددان هاتن دەکات. باسی تەمەنی ئاسایی دەکەم چونکە من زۆر زار بینی ومانە دەڵێن بۆ منە لە 3 مانگیش زۆر زار نازانم بنەمازانستەکەی چۆنە، دەمەوێت پێم بڵێ دەڵێن هەر منداڵەکە لەدایک بوو ددانی هەبوو، پێم بڵێ ستانداردەکە چۆنە و ئایا دەکرێت پێش بکەوێ یان دوا بکەوێ؟ بەڵێ، منداڵ سەرەتا دکتۆر لە 6 مانگی ئەوانێ دەسەکە بە هاتنی ددانەکانی. ئەو منداڵە دەبێت هەتاوکم تەمەنی 33 مانگی ددانەکانی هاتبێت، هەتا دەگاتە تەمەنی 3 ساڵی. لە تەمەنی 3 ساڵی دکتۆر دەبێت 20 ددانی هەبێ ئەو منداڵە، ددانی شیری، ددانی سەرەوە، ددانی خوارەوە. لە تەمەنی 3 ساڵی؟ بەڵێ 3 ساڵی. زۆر باشە. دەکرێت چەند پێش بکەوێ؟ بۆ ئێمە دەڵێن لە 6 مانگ ستانداردە، لە 3 مانگ یان 1 مانگ یان 2 مانگ ئاساییە؟ زۆر ئاساییە. لە بەرەو جاری وایە ئەو منداڵە هۆرمۆنی گەشەی زۆرە، یاخود دایکەکە لە وەختی دووگیان بووندا خواردنی تەندروستی خواردووە، بۆ نمونە ڤیتامین دی، کالیسیۆم، ڤیتامین سی، هەموو ئەوانەی کە بۆ ئێسک باشن، بۆ ئێسک باشن، بۆ گەشە باشن، دایکەکە خواردوێتی بۆیە ئەو وا لە منداڵەکە ئەکا کە ددانەکەی زوو بێت.
جاری واش هەیە دکتۆر مثلەن منداڵەکە دایکەکە دەڵێت دکتۆرە ددانی نەهاتووە ئەوەش هەر ئاساییە بۆ لەبەرەوە جاری وا هەیە خۆمان دەڵێن ئەڵێن منداڵەکە سەری ڕقا لەوانەیە بۆ ماوەی بێ جاری وایە دکتۆر یا جاری واش هەیە دایکەکە وەکوتم لە وەختی دووگیانبوونا خواردنی تەندروستی نەخواردووە کە کار ئەکاتە سەر گەشەی منداڵە دەتوانین بڵین مادام پەیوەندی بە ئێسکەکانەوە هەیە دەتوانین بڵین ددانەکان ئاوێنەی ئێسکەکانیشن ئاوێنەی گەشەی جستەیشێتی کە ئەوەی خراپ بوو دەکرێت بڵین کەواتە ئێسکەکانیش خراپن و بۆ منە ڕەنگە دواب بکەوێت لە ڕۆیشتن لە جوڵە گرفتی دیکەشی هەبێت دکتۆر خۆی ددانی شیری مینای ددانی شیری لاواسترێکە لێ مینای ددانی هەمیشەی بۆیە ئێمە ئەبێ ئەو شتا ڕەچاو بکەین کە پێویستە منداڵان لە تەمەنی 3 بۆ 8 ساڵی یاخود لە 8 ساڵی بەرەوسەرتر لەبەرەوەی ددانی شیریان لە ناودەوە هەیە ئەبێت زۆر ئاگا لە دانەکانیان بێ بۆ لەبەری ئەگەری کلۆربوونی زیاترێکە زۆر باشە ئەگەر پێم بڵێ دایکێک چۆن بزانێت ددانی منداڵەکەی خەریکە دەردەکەوێت خەریکە دێت هیچ نیشانەیەکەیە هاتنی ددانی منداڵ هاتنی ددانی منداڵ هەر لە تەمەنی شەژمانیەوانێ ئەگەر منداڵەکە یەکەم نیشانەی منداڵکە نازانێت قسە بکە دەگری بەڵێ کە منداڵەکە دەگری دایکەکە یەکسەر بیری بۆ ئەوە ئەچێت کە ئەوە ددانیێت ئەڵێ وەڵاوە منداڵەکەم ددانیێت بەڵێ دووەم شتکە ڕوو دەدات ئەوەیە کە منداڵەکە ناخوات پووکەکانی ئاوسێت هەو دەکات و سوور دەبێتەوە ژانی هەیە بەڵێ کە ناخوات تەبعاً منداڵەکە بەهێز و لاواز دەبێت و نەرمەتایەکی ئەبێت دکتۆر بەس تایەکی زۆری نابێت کە بوای بکەی کە منداڵەکە بڵێ تاکەی لە 38 بەرەو سەرە بێت بۆ لەبەرەوەی ئیتیهاب نییە لەمێ لەسەر ئەوە زیاتر بوەستین چونکە زۆر جار گرفتمان هەیە بۆ منە کە دێتە نەخۆشخانە پەتاکی توندی هەبووە بەڵام چونکە 6 مانگە دەڵێ وەڵا دکتۆر نەمهێنا چونکە کوتیان ددانی دێ بەڵام مەرز ئەوەی کە بۆ ددان هاتن باسی دەکەین دەتوانین بڵێن تانیە بەڵام گەرم داهاتنی جەستەیەتی کاردانەوەی جەستەیەتی بۆ ئەو ژانێکە هەیەی وەکو هەوکردنەکە یعنی دکتۆر تا نیشانەی ددان هاتن نییە تا یاخود سکچوون یا ڕشانەوە ئەم گرفتانە نابێتە هۆکاری ئەوەی کە بڵێ ئەوە منداڵەکە دانی دێت تۆ ئیمالی بکەیت نەخێر دەسە سکچوونەکەش دەمێ پێم بڵێ ینی سکچوون هیچ پەیوەندی بە ددان هاتنەوە نیە چونکە شەڕی ئەوەی زۆر پێدەفرەشن هەوکردنێکی هەیە بۆ منە بە خۆراکە گوایلاتۆ بەڵام دەڵێ ددانە دکتۆر عفو سکچوونەکە منداڵ کە دانی نایەت لیکی زۆرە بەڵێ کە ئەو لیکی زۆرە ئەو منداڵە لیک زۆر ئەخواتەوە وای لێ دەکات پیسایەکەی نەرمەکات دایکەکە وا ئەزانێت سکی ئەچێت بەڵام خۆی ئیلاقی بەسەر سکچوونەوە نییە ددان هاتنەکەی ددان هاتن ئیلتیهاب نییە بەس ئەوەیە پووکی هەوەکات ئاوسەیە ژانی ئەبێت ئێمە ئەبێت یارمەتی منداڵەکە بکەی بدەین ئەو ئازاری کەم بکەینەوە دەتوانین بڵێن سکچوونەکەش بەتایبەت لەو منداڵەکە لەو تەمەنەدا دەبێتە منداڵێکی لیکن لەوانەیە وای پێ بڵێن هەموو لیکی زۆرە ئەو ئاوەکە دەچێتەوە جەستەی بۆ منە ڕەنگە پیسایی شل بکاتەوە پیسایش توندی نییە بە زوای لێ نایە بۆ منە بڵێن 10 سکچوونی هەم ئەو ڕۆژۆ بڵێن ئیددان هاتنێتی ئەوەندە زۆر گرفتی بۆ دروست ناکە بۆی ئەگەر زانیمان لە حاڵەتانەی ئەگەر سکچوونی زۆر بوو پێویستە دایکەکە سەردانی پزیشکی منداڵان بکات چونکە ئەوە ڕەبتی بەسەر ددان هاتنی منداڵەکەەوە نییە زۆر باشە ئەو گرفتانە چین کە دەکرێت منداڵ ددانەکانی منداڵ تووشیان ببێت منداڵ لە کاتی ددان هاتن و دواتریش تووشیان ببێت هەر لە شکان و لە هەوکردن و لە ڕەشبوون و لە پەڵەکان دەمێ باسم بۆ دکتۆر گرفتی سەرەکی ددانی منداڵ کلۆربوونە کلۆربوون و ئازارە کە ئەو کلۆربوونە ئەگەر هاتو دایک و باوکەکە ئیهمالی کرد دەبێتە ئیلتیهابات کە بووە ئیلتیهابات ددانەکە خراپ دەکا وای لێ دێت دانەکە لە دەستەچێت دەبێت بیکێشی بۆی ئێمە نابێ بهێڵین ددانەکە بگاتە ئەو حەدێکە دانەکە بکێشرێت ئێمە ئەبێت چارەسەری بکەین چۆن چارەسەری ئەەکەین چارەسەری لاوەکی هەیە کە ئەوەتانە دەبێت دایک و باوکەکە سەردانی پزیشکی ددانی منداڵان بکەن بە هەویری ددانەکەی بۆ پڕکەنەوە ئەگەر دانەکە نەگەیشت بۆ دەمار ددانەکە کلۆریکی کەمی هەبوو بەڵام ئەگەر ددانەکە گەیشت بۆ ئەوەی کە پێویستە دەماری ببردرێ دەماربڕینی بۆ دەکرێت زۆر باشە کەواتە ئێمە کوتمان لە 6 مانگی یەکەم یەکسەر زۆر گرنگە دایکەکە کە هەست پێ دەکات بۆ منداڵەکەی ژانێکی هەیە پووکی ئاوساوە سەردانێک بکات بۆی هەم دڵنیا بێتەوە کە ئایا ئەو ژان و ئەو تایە و ئەو سکچوونەی کە هەیەی یان پیسایی شل بووە پەیوەندی بە دانیوەتی یان گرفتێکی دیکەیە هەمیش بۆی ئەگەر پێویستی بە ئارامکارەوەیەک بە دەرمانێکی سەرەتایی ژان هەبێ بیداتێ دکتۆر هەر بێجگە ئەوە پێویستە هەموو دایک و باوکێک
6 مانجارێ بیکەنە ڕۆتینی ژیانیان 6 مانجارێ منداڵەکانیان ببەنە سنتەرەکان یاخود نەخۆشخانەکان بۆ ئەوی پشکنینی ددانەکانیان بکرێت پێویستە دکتۆر هەر لەوەتی کە 6 مانەوە ددانیان هات هەتا وەکوم مەدەل حیات دکتۆر ئەوە لە بنکە تەندروستی و نەخۆشخانە حکومیەکانی شەیە واتە گرفتمە لەگەڵ ئەوە نییە ڕەنگە بڵێ من نامەوێت بیبمە ئیادا لە حکومیەکانیش لە بنکە تەندروستەکان پزیشکی ددان هەیە و دەتوانێت ئەوە بکە بە دڵنیاییەوانێ پێویستە پزیشکەکان لەوێ چارەسەری ددانەکانیان دەکەن و پێویستە ڕێنمایی منداڵەکان بکرێت کە شوشتنی ددان زۆر پێویستە بۆی تۆ ژینگەیەکی تەندروست بۆ ئەو ددانانە دروست بکەیت بۆیە پێویستە هەموو ڕۆژێ منداڵان 2 جار ددانەکانیان بشۆدرێت و دوور بن لە خواردنی ناتەندروست دکتۆر ئەوە کێشەیەکی زۆر باوە ئەم سەردەمەیە بەڕاستی جیلی جاران یعنی ئێستا بۆ نمونە ئێمە من هەتا ئێستا دانێکم کلۆر نەبووە بۆ لەبەرەوەی وا هەستەکەم خواردنمان ژینگەمان زۆر جیاوازتر بۆ لە ئێستا بڕوان پێ بکە لە منداڵ دێتە سنتەرەکان یاخود دێتە نەخۆشخانەکان تەمەنیان لە بینی 8 بۆ 12 ساڵ ئەوە نەبێ بڵێ دانێکی کلۆرە 4 دان 5 دان جاروە هەموو ددانەکانی کلۆرە هۆکارەکە بۆچی دەگەڕێنەوە هۆکار زۆرە دکتۆر بەڵام من کۆمەڵە هۆکار ئەڵێم بۆ ئەوەی دایکەکان ئاگادار من لە هۆکارەکانی یەکێک لە هۆکارەکان خواردنی ناتەندروستە لە وەختی نەگونجاوە لە کاتی نەگونجاوە شیرینی دکتۆر لەگەڵ خواردنی گازی وەکو کۆلا بیفسی کە ئەوانە ئێستا بەڕێژێکی بەرچاو منداڵان دەیخۆن ئەوە مادەی شەکری زۆر تیا کە دەبێتەوەی کە یارمەتی ئەو بەکتریا ئەدا بە هەموو جۆرەکانیەوە پاقلاوەکان هەمووی کە ددانەکە کلۆر دەکات بۆیە پێویستە منداڵان لە جاتی بیفسی شەربەتی بەرتەقاڵ فرێش کە ڤیتامین سی تێدەدا دەوڵەمەندە بە ڤیتامین سی کە پێویستە بۆ پووکی منداڵەکە بۆیە ئەم شتانە ئەمە یەکێک لە هۆکارەکان هۆکاری دوم ئەوەیە کە منداڵەکە دەمودانی ناشوە یاخود دایکەکە دێت ئەڵێ وەڵای دکتۆرە هەموو شەوێ ئەو منداڵە دەمودانی ئەشوە لەوانەیە منداڵەکە فڵچەکە بدا لە زمانی بری نازان بەڕاستی ئەوە ئیشی تەنیا منداڵەکە نییە وەکو ئاماژەم کرد دکتۆر هەتا تەمەنی 8 ساڵی دەبێت دایکەکە خۆی لەگەڵی بێت بۆی جوان ددانەکانی بۆ بشوات ئەوە زۆر پێویستە لە دوای 8 ساڵیەوانێ بەخۆی دیکاتە ڕۆتینێک وەکو چۆن ڕۆژانە دەمودانی خۆی دەشوە بەس ئەبێ فێری بکەی لە سەرەتاوانێ ئەو دوو هۆکارە زۆر گرنگە هۆکاری سێمی جاروایە بۆ ماوەیە باشە منداڵەکە خۆی بۆ ماوەی دانەکانی خۆی خراپە یاخود جاروایە هۆرمۆنی گەشەی کەمە منداڵەکە لەسەر شیر دەمەوێت پێم بڵێ ینی زۆر جار گرفتەکەمان لەوەیە دەڵێ دکتۆر جارێ منداڵەکەم بۆ نمونە تەمەنی ساڵێکە جارێ تا ئێستا دەستم بەوە نەکردو خواردنەکی زۆر بخوا بەڵام ددانەکانی هەمووی ڕەشن هەمووی خراپن و هەمووی کلۆرن ژانی هەیە بۆچی ینی پەیوەندی بۆ دایکەکە دێت دەڵێ بەڵام شەوتا بەیانی بتڵی مەمەکە بەدەمیەوێتی ئەوە جگە لەوەی کە ڕەنگە هۆکارێک بێ بۆ خنکاندنی بۆ هەوکردنی سنگی و گرفتی دیکەی بۆ دروستکات چۆن بۆ ئێوە گرفت دروست دەکات خۆی دکتۆر ئێمە کو بزانین کە مرۆڤ بە شەوان دەخەوێت لیکە ڕژێنەکانی کەم لیک دەدات ئەمە وا دەکات ناودەمی وشکە بێت ئەو منداڵە شەو تابانی ئەو مەمێ بەدەمیەوێتی شیرەکە شەکری تێدا ئەو شەکرە لیکی کەمە ئەو شەکرە وای لێ دەکات کە یارمەتی بەکتریا ئەدات کە ددانەکە کلۆر بکات یارمەتی دەدات هەتا دانەکە کلۆر بکات بۆیە ئەوە وای لێ دەکات کە منداڵەکە ددانی کلۆرە بێت یاخود هۆکاری دومی چێ دکتۆر زۆربەی مناڵ ئێستا شەهیەی نییە یاخود مادەی ئاسنی کەمە دایکە کە دەیبا بۆ دکتۆری منداڵان شروبی شەهی دەداتە یاخود شروبی مادەی ئاسنی دەداتێ ئەوە ڕاستە لەم لاوانێ منداڵەکەم شەهیە ئیکرێتەوە بەس لەم لاوە ددانەکانی خراپ بکات بۆچی لەبەری ئەو مادە ئاسنە لەسەر ددانەکانی طبقەیەک دروست دەکات ئەبێتە هۆی کە طبقەیەکی ڕەشی یاخود سپی لەسەر ددانەکانی دروست دەکات بۆیە پێویستە هەر وەختێک کە نۆ ئەشروبانە دەدرێتە بە منداڵان لە دوایەوانێ پەرداخێک ئاو یاخود ئەو تاتوانی خەرخرە بکات بە ئاو ئەوە زۆر پێویستە زۆر جارباز لەوە دەکەین چونکە زۆر جار ئەوە بە هەڵە گەیشتۆ پەیامەکە دەڵێ من شروبی مادەی ئاسنی نادەمێن لەو کاتەوە گرفتەی دیکە بۆ منداڵەکە دروست دەکات بەڵام ئێمە دەڵێن شروبی مادەی ئاسنەکە بدە بەڵام زۆر جار باز لەوە دەکەین بە قەسەب دەکرێ بدرێ یانیش وەکوی باس کرد غەرغەڕەی پێوە بکرێ یان پەرداخێک ئاو لە دوای بخرێتەوە بۆ ئەوەی بە ددانەکان نەکەوێت
واتە ئەو ڕەشبوونە کلۆربوون نییە تەنیا ڕەشبوونە تەنیا پەڵەیە دەکرێت چاک بکرێتەوە و دەکرێت ڕێگریشی لێ بکرێت. ستین دکتۆر ئەو پەڵەی کە ئەڵەی زیاد نابێت لەو زیاد ئەبێت بەڵام ئەوە زیاد نابێت دکتۆر ئەو فەرقەکەیەتی. زۆر باشە. چی دیکەمان هەیە لەسەر ددانی منداڵان وەکو بۆ منداڵەکە کە خەریکە ددانین دێ زۆر زار باز لەوە دەکەن دەڵێ پەنجەی خۆی دەمژێ ئەو پەیوەندی پێوە هەیە؟ بەڵێ پەنجەی خۆی دەمژێ ئەوە خۆی خراپە بەڵێ کە منداڵەکە وای لێ کات شەویلاگی سەرەوەی بەرزە دێتە سەرەوە باشە ئەوە دەبێت دایکەکە زوو چارەسەری ئەو کێشێ بکات چونکە دوایەوە کە گەورە دەبێت بە ڕاستکردنەوەی دداندانەکەی بۆ ڕاست بیرۆکەکەش ئەوەیە لەو کاتەدا دەتوانین بڵین پووکی نەرمەیان کە ددانەکان دێ بۆ بەردەوام پەنجەی لە ناودەمیدایە ئاڕاستەکەی بەپی ئاڕاستی دەستی وەردەگرێت جۆڵێت بەزەبێت دکتۆر شتێکی تر هەیە بۆ مەمەوشکەش بسەبێت یەک شتە نفسی شتا مەمەوشکە دەخوات بەڵام مەمەوشکە بۆ نەتو لە ساڵی یەکەم پێدا بەڵام دواتە ڕای بگریان لە ششمانجی یەکەم پێدا دواتە ڕای بگرێت چونکە دیسان منداڵەکە تۆ من بۆ خۆم وێنەم بینیوە منداڵەکە تەواو یانی لە زیاتی ئەوەی ددانەکان ڕاست بێ ددانەکانی هاو شێوەی مەمەکە ینی شۆن دەڵێ وەکو شێوەی پیتی هەشتی ژمارە هەشتی دروست کردو ینی کێرڤەچی دروست کردو چەمانەوەیەک بەزەبێت وایە دکتۆر شتێکی تری حەزەکەم باسی کەم کە منداڵان لە تەمەنی 8 بۆ 12 ساڵی یاخود هەر لە تەمەنی 6 مانگەوە با بڵین پێویستە فلۆرایت ئەپلیکیشنی بۆ بەکار بهێنرێت. فلۆرایت چیە؟ فلۆرایت بە دوو نەوع ئێمە ئەتوانی فلۆرایت بەکار بهێنی یاخود ئەوتانێ لە هەویری معجونی ددان هەویری ددان مادی فلۆرایدی تێدا بێت یاخود ئەوتانێ لە نەخۆشخانەکان یاخود لە کلینیکەکان بەردەستە. مادی فلۆرایت ئەپلیکیشن سەرەتا چۆنەڵی وەکو چارەسەر نییە بڵم بۆ کلۆری چارەسەر نییە بەڵام دەتوانین بڵین کە ئەو کلۆریە لە ڕای دەگرێت کلۆریەکە ڕادەگرێت یاخود ئەوەتانێ دووبارە کانزابوونی مینای ددانەکە دەکات دووبارە بە کانزابوونی دەکات بۆیە پێویستە هەموو 6 مانجارێک فلۆرایت بۆ منداڵەکان بەکار بهێنێت. تەنیا لە لای پزیشکی ددان دەکرێت؟ تەنیا لە پزیشکی ددان دەکرێت 6 مانجارێ ئەگەر هاتو کلۆریەکەی کەم بوو بەڵام ئەگەر زانیمان کلۆری زۆرە دەتوانێت 3 مانجارێکیش بێت هیچ زەرێکی نییە بەدانەکەی. ئەو بۆ گەورانیش ڕاستە یان تەنیا بۆ منداڵانیش دەبێت بەس بۆ منداڵان زیاتر زەڕورە و کووت بوتمان مینای ددانی شیری لاوااسترێکە لە مینای ددانی هەمیشەی. دکتۆرە خویەکی دیکەی منداڵان کە هەر پەیوەندی بە ددانەکانیەوە هەیە گەستنە منداڵ هەر لەو تەمەنەدا زۆر جار دەیبینین دەڵێن زۆر دەگەزێت هەرچی بیگاتێ من خۆم بەڕاستی ئەوم بەسەرهاتە بۆ هەموو گیانم شیم بوو بۆ هەر دەگەیشتە لات بە حسابی خۆی بۆ ماچ دەهات تۆ ماچەکە دەکرد ئەو گازش دەگەێت. ئەخ دکتۆرەوەی پوکێتی کە پوکی ئاوسەیە ئازاریە بێت دەڵێن پوکی دەخورێت ئاوسێ بۆی ئەو ئێ بیخورێنێت بۆیە لەو ختەیە نازانێت هەشتێکە دۆزێتەوانێ ئێ پێی بخورێنێت بۆیە لەو حاڵەتەیە منداڵەکە بۆ نمونە لەوانەیە یاریەکی لەویا بێت یارەکە لاستیکی بێت لەوانەیە یاریەکە پیسیش بێت ئەو کە دەیگەزەیە لەوانەیە تووشی بەکتریا ڤایرۆسێک بێت ئەوەشە جاری وایە دەبێتەوەی سکچوونە یاخودتایە تووشی ئیلتیهابی ئەکات. تا چەند لەگەڵ ئەو قایشانن قایشی تایبەتەیە کە بۆ ددان خوراندن دەڵێن بەکاردێ دکتۆر ئاساییە خۆی پرسیارێکی جوان بۆ کردت دکتۆر خۆی کە منداڵ ددانی دێت ئێمە پێویستە سەرەتا چارەسەری سروشتی بۆ بکەین جارێ واز لەو چارەسەرانی تر دەستکردەکان باڵە چارەسەری سروشتی چییە؟ دایکەکە دەتوانێت بە پەنجەی خۆی پەنجەی پاکات و تاقیمیکە بە پەنجەی خۆی مەساج بۆ پوکی منداڵەکە بکە ئەوە باشترین چارەسەری سروشتی بۆ منداڵەکە. دوایەوە ئەگەر زانیمان منداڵەکە هەرنان ناخۆیە ئازاری هەیە ئەو وەختە جێڵ هەیە وەکۆی وتت لاستیک هەیە یاخود شروب هەیە دەیدیتی بۆ ئەوەی ئازارەکەی کەم بکاتەوە. زۆر باشە. پرسیارە گرنگەکە ئەوەیە دەڵێ خۆ ئەو منداڵە ددانەکانی هەردەکەون کاتە بۆ ئاگامان لێبێ دوای 6 ساڵ ددانێکی نوێی دێتەوە و هیچ مشکلی نەماوە ئەو کاتە ددانە جوانەکانی دەپارێزین بۆچی دەبێ ئاگامان لێبێ بۆ ئەبێ دکتۆرگان ددانی شیری لەگەڵ ددانی هەمیشەی پێوەستن بەیەکەوە کە ئاڵم پێوەستن بەیەکەوە یعنی ئەگەر من ددانێکی شیریم هەبوو نابێ ئەو ددانە پێشگوێ بخەم بڵم تەوا ئەو ددانە خۆ ئەکەوێ زۆربەی دایکان و باوکان کە سەردانمانەکە لە نەخۆشخانەکان دەڵێ دکتۆر ددانەکی بۆ بکێشە خۆ ئەو دانە هەر دەکەوێت خەڵەتە ئەو قسەیە بۆ لەبەرەوەی من ئەو ددانە ئەگەر ددانی شیرێکی بۆ بکێشم دوای ئەو ددانە هەمیشەیە جێی نابێ بێتە دەرەوە بۆ لەبەرەی لەوانەیە ددانەکانی تەنیشتی
ئەو فەراغی کە ئەو ددان هەمیشە دەبێتە دەرەوە فەراغەکە قەپاتەکات. باش بۆیە زۆر غەڵەتە ددانی شیری بکێشرێت تکایە هەتا بتوانین ئێمە دەبێت پارێزگاری لە ددانە شیرەکە بکەین. ئیتر یاوەتانە بەپڕکردنەوەیە یاوەتە بە دەمار بڕینە بە هەشتنەوە ئەکبێ پێویستە ئێمە پارێزگاری لە ددانە شیرەکە بکەین. نابێت بیر بکەینەوە لە کێشانی ددانی شیری. بەڵام کۆمەڵە هۆکار هەیە بەڵێ ددانی شیری پێویستە بکێشرێت. بەڵام پزیشک بڕیار دەدا نەخۆم بێم بڵم هەر دەڕایشەکە بەدنیایەوە پزیشکەکە ئەوە چییە کامانەیە دکتۆر؟ ئەگەر هاتو ددانەکە زۆر خراپ بوو ددانەکە زۆر کلۆر بوو لە وەختەیە تۆ مەجبوری ددانەکە بکێشی. یاخود ئەگەر ددانە شیرەکە لە وەختی خۆی تێپەڕی بوو کە بکەوێت ئێمە لە وەختەیە پێویستە ددانە شیرەکە بکێشین چونکە بۆ ئەوەی ددانی هەمیشەیەکە بەڕێکی بێتە دەرەوە. یاخود جاری وا هەیە ئەوەش کە دکتۆری ڕاستکردنەوەی ددان قەرارەدا ئەگەر پێویستی کرد بۆ تێلی ددان ددانە شیرەکە دەکێشێت بۆ چارەسەری تێلی ددانە. دکتۆرە بەگشتی پێم بڵێ مادام هێندە گرنگە ددانی منداڵەکانمان ئاگا لێبێ پێم بڵێ چۆن ددانی منداڵەکانمان بپارێزین وەکو خۆراک وەکو خەویان وەکو شیر وەکو شۆردنەکە وەکو چێکەپەکە ئەگەر بە کورتی ڕێنمایەکەم وەکو یەک پاکەج پێ بڵێ. بەڵێ دکتۆر ڕێنمایی من بۆ دایکان و باوکانی عزیز ئەوەیە کە تکایە خواردنی تەندروست بدەن بە مناڵەکانتان. خواردنی تەندروستەوەیە ڕاستە منداڵ ناتوانێت بڵێ شیرینی نادەیتەیە یاخود کۆلای نادەیتێ بی دەرێ بەس بە نسبەیەکی کەم خواردنی تەندروستی بدەرێت کە ڤیتامین سی تێدایە بۆ بووکی منداڵەکە باشە. ئەو خواردنانەی کە ڤیتامین ئەیە ڤیتامین دیە کالیسیۆمی تێدایە شیرە کە ئەوانە زۆر پێویستە بۆ ددانەکان و هەم بۆ ئێسکیش. ڕێنمای دووەم ئەوەیە ڕۆژانە یەک بۆ 2 جار ددانەکانیان جوان بشۆن و ڕێنمای سێمم ئەوەیە کە 6 مانجارێ چۆن خۆیان چارەسەری ددانی خۆیانەکەن پێویستە منداڵەکان لە پێش خۆیانەوە بێ بۆ چارەسەری ددانی منداڵەکانیان. 6 مانجارێ چارەسەری ددانی منداڵەکانیان بکەن بە سەردانی پزیشکی منداڵان. یەکەش دیکە لە شتەکان منداڵان بچووکن ئەویان کە دێتۆ لای ئێمە ژۆک و پزیشکی فریاکەوتن لە نەخۆشخانەکان دەیبینین منداڵەکە تەمەنی بچووکە لەو کاتە تازە پێدەگرێ و تازەش ددانی هاتووە کەوتن و بەربوونەوەی منداڵە. زۆر جار ئێمە گرفتمان لەوەیە بۆ نمونە منداڵەکە کە کەوتووە زەبرێک بە دەم و ددانی کەوتووە برینێکی لەگەڵی هەیە و ددانێکیشی یان شکاوە یان هەربوون منە دەرهاتووە یان لەق بووە. یەکێک لە گرفتەکانمان ئەوەیە دایکە کە لەو کاتە بە حسابی خۆی دەیەوێت ددانەکە لە شوێنی خۆی دابنێتەوە بەڵام ئێمە لەو کاتە دەڵێن دەستی لێمەدە لەبەرەوەی ڕەنگە ددانەکە بچێتە خوارەوە و بۆ ڕی هەناسێ بگرێ وە بە تایبەت چونکە ددانی شیریە لێرەدا. بەڵام بۆ ددانی هەمیشەیی باشترین شت ئەوەیە دەڵێن بۆ منە لە ناو ئاوێکی پاکە ژینایی پزیشکی یان لە ناو شیر دای بنێ و بیهێنا بۆ لای پزیشکی ددان یان بیهێنە بەشی فریاکەوتن لێ پزیشکی ددان هەیە و دەتوانێت چارەسەر بۆ بکات لەسەر ئەوە چیت هەیە. دکتۆر ئەوە زۆربەی ددانەکانی پێشەوە ددانەکانی پێشەوە جاروایە منداڵ ئەکەوێت ددانەکەی دەشکێت شکاندنا زۆر بەکەمی ئەگە ددانەکەی لێ بێتەوانیانی بێتەوانە ددانەکەی دەشکێت زۆربەی جارێ پارچێکی لێ دەبێت و دەلەقێ ددانەکەی زۆربەی لەقینی هەیە. ئێمە بۆ لەقینەکە چارەسەریمان هەیە لەقینەکە دەتوانین چۆنەڵی پڕی دەکەینەوانێ یاخود لە پشتی ددانەکە و لەگەڵ ددانی تەنیشتێوانێ وکو جسرێکی بۆ دروست دەکەین ئیتر یاخود ئەوتانێ بە جسرێکی بۆ دروست دەکەین بۆ ئەوەی ددانەکە بەپێی کات ددانەکە تون دەبێتەوانێ. بەڵام ددان کەوتنی کە بکەوێت ددان کەوتن زۆر کەمە زۆر کەمە بەس ناڵم ددان شکاندن زۆرترێکە وەک لە ددان کەوتن. دەست خۆش بە دکتۆرە جیان سپاس کە لەگەڵم بووی دکتۆرە تاژان محەممەد پزیشکی نەخۆشەکانی دەموددان. هیوادارم سوودم بینی بێت بە دایکان و باوکانی عزیز. ئەکیت دەستەکانت خۆش بێ زۆر سپاس. پۆدکاستی کلینیک ئاستم پێشکەشکردن هەمیشە تەندروست بن.